من ناوم هەرێم جەبار مەجید ئەمینە لە دایکبووی 24 دەینەوە سێم خێزاندارم خاوەن سێ مناڵم و ماڵم لە چەمچەماڵە. ڕۆژی دووشەمە 28/11/2022 کوڕێک تەلەفۆنی بۆ کرد بە حکمی ئەوەی من ئیشی چەکەکەم هەم لە ناو بازاڕ و هەم لە ڕێگەی سۆشیال میدیاوە، بۆیە ئەو کوڕە تەلەفۆنی بۆم کرد. وتی دەماچە تێ بۆ فرۆشتن من مامەڵەی چەکەکەم. تەلەفۆنی بۆم کرد وتی دەماچە تێ بۆ فرۆشتن، وتم بەڵێ. وتی زۆر باشە، بەیانی نردوو بەیانی تەلەفۆنت بۆکەم دەماچێکم بۆ بێنە، ینی دەماچێکت لێکردم. وتم باشە. بۆ بەیانەکەی کاکاتە سێشەممە 29 مانگ تەلەفۆنی بۆم کردەوە. تەلەفۆنی بۆم وتی کاکە ئەتوانی بەیانی بۆم بنێری؟ وتم ئێستاکە تەکسیەکە بەرەو کەرکووک دێ، ئێستاکە بۆ بۆت نەنێرم. وتی زۆر باشە. بە 240 دلار ڕێکەوتین دەماچەکەی پێ بفرۆشم. ڕۆشتم دەماچەکەم لەو کوڕێکی هاوڕێم وەرگرت، ڕۆشتم بۆ کەرکووک لە ڕێگا تەلەفۆنی کرد. لە ڕێگا تەلەفۆنێتی کاکە چی بوو نەت ناربۆم؟ وتم بەڵێ بۆتم نردووە، ئێستاکە تەکسیەکە تەلەفۆنت بۆکە. وتی زۆر باشە. ئیتر گەشتمە ناو کەرکووک، خۆم بە ژمارەکەی خۆم تەلەفۆنم بۆی کرد و وتم کاکە من سایق تەکسیم و ئامانەتێکت بۆ هاتووە و لەکوێ بدەمێ؟ وتی لە ڕەحیماوم وەرە بۆ تۆپستی، بەردەم بازاڕی تۆپستی. چوومە بەردەم بازاڕی تۆپستی، بینیم گەنجێکی هەرزەکار بوو لەگەڵ ماسەر کەوت، کە لەگەڵ ماسەر کەوت هینێکی پێبوو 800 دلاری پێبوو. 800 دلاری پێبوو. 300 دلاری دای من باقیم دایەوە پی و لەگەڵ ماسەر کەوت. وتی من یەکەمی عێراقم و دەرچووی عێراقم و لەلایەن چەربەرپرسیەکەوە خەڵات کراوم و پارەمەیە. ئیتر من لەگەڵ ماسەر کەوتبوو ناو سارەکە، ڤیدیۆ ئەوەشی پێم نیشاندا کە خەڵاتەکرێت لەلایەن بەرپرسانەوە. وتم بۆ چۆچی؟ وتی بم بە حەولێکە. بردم بۆ حەولێکە، لەوێ دامنا کە دامنا ئەو چووە ئەو بەرەوە، من لەم بەرەو دامنا ئەو چووە ئەو بەرەوە. کە چووە ئەو بەرەوە من وەستام چاودێریمە کرد، عەلاگەیەکشی بەدەستەوە بوو. کە چاودێریمە کرد ڕۆی بە دوایە ڕۆشتم. وتم چیەکەی لێرە؟ وتی دەماچەکە تاقیکەم. وتم بێنە من بۆ تاقیکەمە. دەماچەکەم لیسن و فیشەکەم بۆی لێخڕی. وتم جلەکانت گشتی داکەن. وتی لە پێناو چی ئەماکی؟ وتم لەبەرەوەی ڤیدۆت کەم، بۆی پاشە ڕۆژ پارە وشتی لێسەنم، سەرانەی لێسەنم. وتم خۆت ڕووتەوەکە. خۆی فاینلەکەی قەمیسێک و فاینلێکی لەبەرا بوو. ئەو دوانی داکەن پەلەمارمیدا، یعنی من دوسێ فیشەکەم تەقان ئەم لەولای ئەو پەلەمارمیدا. من کە دەماچەکەم لەسەر سنگی ڕاگرتە بوو، وتم بیتە پێشەوە ئەتکوژم. فیشەکی لە دەستم دەرچوو، دایە سینیا. کە دایە سینیا کەوت بۆی دڵنیا بمەوەی کە مردووە، فیشەکێ ترم نایە سەرێەوە و دەماچەکەم بەجێشت و ڕام کرد.